ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ خانەوادە و بنەماڵە و هاوڕێیان و هونەرمەندان و تەواوی ئەو کەسانی کە لە نزیکەوە کاگەرسە ئاسویان ناسیوە دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان پێیان دەڵێین سەری ڕێزی نەوازش بۆ یادی ئەم برا ئازیزەمان نەویەکەی. ئەم پیاوە زۆر دەستداشۆردوو بوو، هیچ مەطلەبی بە پلە و پۆست و پارە و ئەو شتانە نەبوو، چونکە ڕۆژان لەبەر لە کۆچکردنی هەمووی هەفتەیە تا دەڕۆژ پێشنیار خرایە بەردەستی کە ببێ بە بەڕێوەبەری سینەمای سلێمانی ڕەتی کردەوە، وتی من ئامادەم هەموو هاوکاریەک هەموو کارێک دەکەم بەڵام پلە و پۆستم ناوێت. چ ڕۆژ پێش ئێستا مۆمێکی باڵا بەرزی پڕشری خەیباران لە گرمەگرم وەستاو، چ ڕۆژ پێش ئێستا شۆڕە سوارەی بنکەی ڕووناگیری گەلاوێش بووە میوانی فریشتەکانی بەهەشت و لەوێ لەگەڵ گەورە پیاوان و کەڵە زاناکانی تری کاروانی خەباتی ڕووناگیری کورد دەست لە ملان بوون. سەختترین دەربڕینی وشەکان ئەو وشانن کە بۆ لە دەستدانی ئازیزان لە زارەوە دێتە گۆ. ناخۆشترین ڕستەکانی ژەوانن کە پەرەگرافێکی کەم و کورت پێکدێنن لە بەرامبەر ژیان و ئەزموون و دڵسۆزی و هونەری هونەرمەندێک. قسەکانی دوێنێ و ئەمڕۆ و بەیانیشم لەم جۆرە یادانە هەر ئاوها سارد و سڕ دەبێت. سوپاس بۆ ئەو مەزنیەی بۆت بەجێهێشتنی من گەلێک سەربەرزم کە تۆ باوشی منی. دەمەوێت بە هەموو دنیا بڵێم من کچی ئاسۆ مەرسوارم، سوار چاکەکەی هونەر و ڕاگەیاندنی کوردی. با بە دوایە کۆچە لە ناکاوت کە خۆشەویستی خەڵکمان بینی ئەوسا تەواو لەوە دنیا بووین کە ئەوێنەی تۆ لە خەیاڵی ئێمەدا هەتا ڕاستەقینەیە کە ئەو پەرۆشەی خەڵکمان بینی بۆ کۆچی تۆ زانیمان ئێمە تەنیانین و یادی تۆ مەزنی تۆ جوانی تۆ خۆشەویستی خەڵک بۆ تۆ هەر لەگەڵماندا دەژی دەمێنێتەوە.